دەسەڵاتدار واجبە لەسەری ئەو شەرعی خوا پیادە بکە وەسبەینێ دەڕۆنە قەبرەوە واللهی کەسیان لەگەڵ نایە بەتەنیا ڕۆنە قەبرەوە وەکوشە من و تۆش بەتەنیا ڕۆینە قەبرەوە کەسمان لەگەڵ نایە و هەروە ئێوەش واجبە لەسەرتان شەرعی خوا لە نەفستان لە ماڵ و منداڵتان پیادە بکەن کارێک ئەزانی بە شەرعەکەی ئەڵڵا ناتکەوێ مەڕۆ بە دوای فێڵە مەگەڕێ فێڵ لەخوا ناکرێ ئەو قەومانەی کە پەڕۆگار کردنی بە مەیمون لەبەر فێڵ کردی بە مەیمون شەممە بۆت نییە ڕاوکەی ڕۆیشتن شەممان لە دەریاکە جۆگەیەکیان کرد پاشان هەرەونە ماسیەکان هاتنە ناو جۆگەکەوە ئەوسا جۆگەکەیان بەست بەیانی یەکشەمە ئاهاتن لە جۆگەکە ماسیەکەیان ڕاوە کرد ئەی شەریعەت حرامی کردو خوا حرامی کردو لەسەرتان ماسی ڕاوکەن و پڕۆگار بووی تاقییان کاتەوە ماسی نەدەهاتە ناو ئاوەکە ئیلا سوبحان الله کۆنەیە بۆ ڕۆژانی شەمان نەبێ ڕۆژانی شەمان ڕۆژەکان تر ماسی نەداهات ئەوانیش بۆ ئەوەی ڕاو بکەن چیان کرد لە کناری ئاوەکە جۆگەیان کرد و ئەویان کرد تا پەڕۆگارکردنی بە مەیمون فێڵکردن فێڵ لەخوا ناکرێ فێڵ لەخوا ناکرێ بە تەمای چەندێ بژیت پارە و ماڵی دنیا چییە بۆ قیامەتی خۆ دەدۆڕێنی ترسی خوات بێ و ترسی ئەو قەبرت بێ کە بە تاک و تەنها ئەڕۆیتە ناویەوە و هەر دەسەڵاتدارێکیش واللهی حکمی خوا تەطبیق نەکا تاوانی هەموو ئەو میلەتەی لەسەر ئەنووسرێ کە بۆتە باعیسی ئەوەی کە حکمی خوا غائب ببێ تاوکەرم لە پۆرتگال و فەضڵ و کەرم و ڕەحمەتی خۆی ڕەحمان لێ بکە ڕەحم لە وڵات و خاک و ئەومان بکە پەروەردگارە داوات لێ دەکەین موفقی دەسەڵاتدارەکانمان بکەی کە پیادەی شەرعەکەی تۆ بکەن پەیڕەوی لە حکمە جوانەکانی تۆ بکەن